پشمەرگەی ڕێدادگەری و بەرزی میلەتی ئێمە دژی زوڵم و غەدر و زیلەتی. کۆمەڵی دادگەری کوردستان وەک یەکێک لە هێزە سیاسی کاریگەرەکانی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کارنامەیەکی تایبەتی خستۆتە ڕوو. یەکێک لە تەورە سەرەکیەکانی ئەم کارنامەیەش داکۆکیکردنە لە مافی قوربانیان و زیان لێکەوتوانی تاوانەکانی ڕژێمی بەعسی پێشوو کارکردن بۆ قەرەبووکردنەوەیان. ئێمە لەسەر وەفات و کەسگوای فەڵکار و شەهیدان هەڵبجێش بێەوە تا هیچ نەکراوە بۆیان وەکو پێویست ئەمە خانوویان کردووە بۆ ئەنفال و شەهید و زدان سیاسی و پاچاژیان داوە پێیان، بەڵام ئەوە جێ دڵخۆشی نییە. وەڵای من هەر کەسێک دیفاع لە خاک بکە، دیفاع لە شەهید بکە، لە ئەنفال بکە، لەو قەرەبوویە بکە، من دەستخۆشی لای خۆش دەستخۆشی لێکرێ نەک ئێمە. کۆمەڵی دادگەریەوە هەر کەسێک وە دڵەوە وە دڵ وە کردار ئیش بکە بۆ ئەنفال بۆ شەهید بۆ زدان سیاسی ئێمە دەستخۆشی لێەکەین. ێژین خوای گەورە موفقت بکە لەم دنیا و لەو دنیایش. یەکێک لە بنەما سەرەکیەکانی کاری کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق فشارکردن دەبێت بۆ جێبەجێکردنی تەواوەتی مادەی 132 دەستوری عێراق کە بەڕوونی حکوومەتی فیدراڵ پابەند دەکات بە قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کەسوکاری شەهیدان و قوربانیانی کردەوەکانی ڕژێمی بەعس. ئەمەش پرۆسەکانی بەناو ئەنفال و کیمیاباران و جینۆساید و ڕاگواستنی زۆرەم لێ لەخۆ دەگرێت. ئێمە وەکو کەسوکاری قوربانیانی ئەنفال و جینۆساید و زیان لێکەوتوانی ڕژێمی بەعس دەستخۆشی لە کۆمەڵی دادگەری ئەکەین بۆ ئەو هەڵوێستە جوانەی کە پیشانی داوە بۆ ئەوەی بەرنامەی هەبێت بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەنفال و جینۆساید. ئەو هەڵوێستەی کۆمەڵی دادگەری زۆر باش ئەنرخێنین و لە پێشە هەر هاوکارمان بوون بۆ ئەوەی قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە و هەروەها لە پەرلەمانیش هاوکار بوون بۆ ئەوەی کە جینۆساید بە جیهانی بناسرێت. کۆمەڵی دادگەری کوردستان دۆسەی قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆساید و پرۆسەی بەناو ئەنفال و کیمیاباران و ڕاگواستن وەک یەکێک لە ئەرکە لە پێشینەکانی نوێنەرانی خۆی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیاری کردووە. بەو پێی مافێکی دەستوری و یاسایی و ئەخلاقیە و ناکرێت چیتر لەلایەن حکوومەتی فیدراڵەوە پشتگوێ بخرێت. بوونی نوێنەرانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەران بەدەستهێنانەوەی مافی زیان لێکەوتوانی ئەو پرۆسانە دەباتە قۆناغێکی دیکەوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.